پێشوو باسمان لە هێزە ڕوحیەکان کرد و گەیشتینەوەی کە ڕوح کۆمەڵێ کاتێ ڕوح دێتە ناو زیندەوەرێکەوە، زیندەوەرێکی وەکو ئینسان، تاوان بەو ڕوحە دەبێ بە ئینسان، بە معنایەکی تر لە ڕووی بایۆلۆجیەوە ئینسان نییە. ئەنی ئینسان لە ڕووی بایۆلۆجیەوە ئەو تەسەورەی کە دەڵێ ئینسان لە مەیمونەوە پەیا بۆ و ئەمە تەسەورێکی بایۆلۆجیە بۆ ئینسان. ئەگەر سەری مەیمونێک بکەین فعلەن لە ڕووی ئیمکانیەتی بایۆلۆجیەوە هەمان ئیمکانیەتەکانی مرۆڤی لەوانەیە هەبێت، ینی تۆزێک کەمتر یا زیاترەوە کێشە نییە، بەس ئەم ئیمکانیەتە بایۆلۆجیانەی ئینسان، ئەم ئیمکانیەتە زیندەوەرانەی ئینسان ئەوەی ناداتێ و هێزەی پێویستێتی بۆی بێ بە ئینسان پێی نابەخشێ. لەبەرەوە هێزێکی تر هەیە کە ئێمە دەتوانین تعریفکردنی ئینسان یا لە پۆلێنکردنی بوونەوەرەکانە کاتیگۆریەکی جیاواز، پۆلێکی جیاواز بۆ ئینسان بکەینەوە، جیاواز لەو پۆلێنکردنەی کە بایۆلۆجیا دەیکات و ئینسان دەخاتە ناو زیندەوەرەکانەوە. ئەویش دەکرێن ناوی بنێن پۆلی گیانەوەر، ینی ئەوەی کە خاوەنی گیانە، ینی لەبەرەوە حیوانات لێرە دەکرێت بڵێن خاوەنی زیندویەتین بەس خاوەنی گیان نین. بە چیا دەزانین؟ چونکە کۆمەڵی هێزەیە لە ناو ئینسانە کار دەکا و هێزانە لە ناو حیوانان نیە و ئەو هێزانە بە بۆنەی بوونی ئەو بنەما ڕوحیەوە، بە بۆنەی بوونی ڕوحەوە لە ناو ئینسانە ئەمانە ئیش دەکەن، بوونەتە زەرورەت. لەبەرەوە کاتێک ئێمە باسی ئینسان دەکەین ئیتر باسی عالەمێکی زۆر جیاواز لە عالەمی حیوان دەگەین. بەڵام لە عینی کاتا ئینسان بوونێکی بایۆلۆجی و حیوانیشی هەیە. ئەگەر باتایە و ڕوح لە ناو ئینسانە نەبوایە و دارای ئەو خاصیەت و تایبەتمەندیانە نەبوایە کە ڕوح پێی دەبەخشێ، ئەوە ئەوی شەر وەکو حیوانێکی تر وا دەبوو و ئەو شتانەی ئەو تەکلیفەی نەدەکەوتە سەر، ئەو ئیشانەی نەدەکەوتە سەر کە دەبێ وەک ئینسان بیکات. هەر حەسەب ئەو ئەساسەی کە ئەو بنەمایی کە ناسر باسی دەکا لە پرۆسەی وەدیێنانیان بوونەوەرانە لە لایەن وەدیێنەرەکەیانەوە، ڕوح لە ناو یەکێک لەو بوونەوەرانەدا دەندێک کە مرۆڤە. بۆهۆی ئەم ڕوحەوە کە لە ناو ئەم بوونەوەرە هەیە کۆمەڵێ هێز و توانە لە ناو ئەم مرۆڤە پەیا دەبن. ئەم هێز و توانایانە کە لە ناو ئەم مرۆڤە هەن لە ناو هیچ بوونەوەرێکی تر لەو بوونەوەرانەی کە ئێمە دایانناسین بوونی نییە. لەبەرەوە لێرەوە مرۆڤ دەتوانین ئێمە بە گیانداری بزانین نەک زیندەوەر، یا گیانەوەری بزانین نەک زیندەوەر. بەڵام لە عینی کاتا وەکو وتمان زیندەوەریشە و هەموو ئەوەی کە لە پۆلەکەی خوار خۆیان هەیە هەمووانەشی هەڵگرتووە لەگەڵ خۆیان. ئەمە وەکو ئەگەر پەرەسەندنێکە بێ بەم معنایی کە بەو معنە بایۆلۆجیەکەینا، بە معنە ئۆنتۆلۆژیەکەی، وەکو ئەوەی کە هیگڵ باسی دەکا بۆ نمونە، باسی دیالێکتیکی هیگڵ لە مەوزوعی دیالێکتیکە، ئەو شتێک کە سەرەتا هەیە شتێکی سادەیە، دەکرێت ئەم شتە بە مادە بزانین، بە ئەفەن نازیندەوەر بزانین، ینی نازیندەوەرەکان، بوونەوەرە نازیندوەکان. پێشترەوەمان باس کرد ئێمەکە هەر شتێک لەم گەردوونا هەیە بوونەوەرە، مادە نییە، ینی مادەیەکە و لەگەڵ فۆرمێکە، مادەیەکە و لەگەڵ ئایدیاڵێکە. ئەم ئایدیاڵە دەکرێت ناوەکی بێ یا دەرەکی بێ. لای هیگڵ ئەمە سەرەتا سادەکەیە، دوای ئەوە ئەم سەرەتایە بە شتێکی تر نەفی دەبێتەوە لە دیالێکتیکا، بەڵام هەرچی ئەوەی لە قۆناغەکەی پێشوە هەیە لە ناو خۆیان هەڵی دەگرێت. ئەوە نییە ڕەتی ناکاتەوە، دەری ناکە، کە شتێکی تر دێتە ناو ئەم مادەیەوە ئەو دەپۆشیە، بەڵام لە عینی کاتی شاشی دەکا هەڵی دەگرێتەوە، ینی ئینەکانی ون ناکات، توانەکانی ون ناکات، بەڵام ئەوەی حازر دەبێت لە ناو ئەو بوونەوەرە
ئەوەیە کە ڕەبتی بەوەوە هەیە کە هاتووەتە ناوی جگە لەوەی کە لە بوونەوەرەکەی ترا هەبوو. ئەمە لە نمونەیەکی وردیشا دەتوانین دەرکی پێ بکەین. ئێستا ئێمە کاتێک کورسێک لە بزمار و تەختە دروست دەکەین، ئیتر بزمار و تەختە بوونی نییە. ئێمە دەڵێن کورسی، تر ناڵێنەوە بزمارە یاوە تەختەیە. یعنی ئەوەی کە وجود هەیە بوونەوەرەکە چییە؟ کورسەکەیە. بەڵام کورسێکە چی هەڵگرتووە لە ناوخۆیە؟ هەم تەختەکەشی هەڵگرتووە، هەم بزمارەکەشی هەڵگرتووە. ئەلێرە ئەوەی مادیە لە ناو ئینسانە هەڵدەگیرێ، بەوەی حزوری لە ناو زیندەوەرەکانە با بڵێم هەڵدەگیرێ، بەوەی حزوری زیندویەتیەوە کۆمەڵی توانای تر دەردەکەوێ. ئەو جارە ئەو بوونەوەرە هەویەتی ئەو بوونەوەرە، ناسنامەی ئەو بوونەوەرە، ناسنامەی وجودی ئەو بوونەوەرە بەپێی ئەو وێنە دیاری دەکرێت. ئەوەی کە هاتووەتە ناوی جگە لەوەی کە مادیە، یعنی جگە لەوەی کە لە بوونەوەرە مادیەکە هەیە. ئەو کاتە لە ئەمە دەبێتە زیندەوەر، کەواتە چی دەکەین؟ ئێمە هەویەیەکی تر دەبینین لەمە، بوونەوەرێکی جیا لە بوونەوەرەکەی پێشوو دەبینین. بەڵام لە عینی کاتیشە ئەوەی کە لە بوونەوەرە نازیندوەکەشە هەیە ئەویشی لەگەڵ خۆیە هەڵگرتووە. بەڵام ئەوەی کە لە بوونەوەرە نازیندوەکە هەیە بە زیندویەتی پۆشراوە، یعنی ئەم جارە زیندویەتیەکەی دیارە و کار دەکات و هەویەی ئەو دیاری دەکات، نازنامەکەی دیاری دەکات. ئێستا وەک زیندەوەرە، بەڵام توانای جوڵە و ئیرادەی جوڵەی تیان نییە. شتێکی تر دێتە پێشەوە، ئێمە ناومان نا دەروون یا نەفس، دەروون و یا هەستیاری، هەستەوەری. ئەویش لەو زیندەوەرانە هەیە کە توانای جوڵەیان هەیە. ئەمیش کە دێت ئەوەی ڕووەک کە عیبارەتە لە گەشەکردنەوەوانە لەگەڵ خۆیان هەڵدەگرێ، بەڵام هەویەیەکی تر وەردەگرێ، یعنی وجودی بە شێوازێکی تر دەردەکەوێت، ئەوانی تر هەڵیان دەگرێت و لەناو خۆیانە لەناو خۆیان دەیانگرێتە خۆی و دەیان پۆشێت. کە دەگەینە سەر ئینسان، کاتێ ڕوح دێت، ئیترە و کاتە هەویەی ئینسان، هەویەی ئەو زیندەوەرە لە زیندەوەرێکی هەستەوەرەوە، یعنی کە هەستەوەرە زیندەوەرەکە کە خۆجوڵێنە، دەگۆڕێ بۆچی؟ دەگۆڕێ بۆ شتێک کە ئێمە پێی دەڵێن گیانەوەر یا مرۆڤ. لەبەرەوە مرۆڤ لە ناو بوونەوەرەکانە بوونەوەرێکی تایبەتە، بوونەوەرێکی تایبەتە کە کۆی ئیمکانیەتی بوونەوەرەکانی تری لە ناو خۆیان هەڵگرتووە. جا لێرەوە کێشە دووز دەبێ. نزیکترین بوونەوەر لە ئینسانەوە حیواناتە. حیوانات بە معنای زیندەوەرنا، بە معنای ئاژەڵ، بە معنای ئەوەی کە جگە لە ڕووەک وەزیندووە. ئینسان ئەم بوونە لە ناویە هەیە و غەرایزی هەیە وەکو حیوانات، مەبدەئی بەپێی مەبدەئی چێژ و ئازار کار دەکات و غەریزەکانی پاڵی پێوە دەنێن بۆ ئەوەی شتێ بکە، چێژی لێ ببینێ و شتێکیش ئازاری بدا لێی دوور دەکەوێتەوە. یعنی کەواتە کۆمەڵە فرمانمان هەیە لەکوێوە دێنە دەردەچن بۆ ئەم کایەنەکە جێبەجێیان بکە لە غەریزەکانیانەوە، لە غەریزەکەیەوە. و ئەم فرمانانە بەپێی چی ئیش دەکەن؟ بنەماکەیان چییە؟ بنەمای چێژ و ئازارە، خۆشی و ناخۆشی. ئارەزوم لە شتێکە و ئارەزوم لە شتێکی تر نییە. بە ئارەزوو ئەو شتە دەکەم. بە ئارەزوو یانی چی؟ یعنی هیچ سەبەبێک نییە بۆ ئەوەی، سەبەبێکی معقول نییە بۆ کردنی ئەم شتە. کاتێک کە تۆ دەتەوێت کەسێک شتێکت بەرامبەر دەکات و سەبەبێکی ڕۆشنی نییە بۆ ئەوەی ئەو شتە بەرامبەر بکە، دەڵێی بۆ وا دەکەیت، دەڵێ بە هەوەس. کە دەڵێ بە هەوەس یانی چی؟ یانی بە شوێن سەبەب ئەمەگەڕێ. ئەمە شتێکی یاڕەمەکی و ناعەقلانی و حەزم لێیە بیکەم و تەواو، حەزم لێیە. ئەم حەزە کە هەیە، من لە وانەکەی پێشوا باسم کرد، مەوزوعی و چاکی و خراپی دێ چی دەکا؟ دێ لە لایەکەوە نەفی دەکاتەوە، چونکە حەز و چێژ لە شوێنەکە کوشندەیە، شانەگەیە تۆ چێژی لێ دەکەی بەڵام دەتکوژێ. لەبەرەوە مەبدەیەکی تر دووست دەبێت، مەبدەی ئەوەی کە لە پێناومانەوەی توایە چاکی و خراپی، باشی و خراپی باوای ناو بنین، بۆ ئەوەی تر بێڵینەوە چاکە و خراپە بێڵینەوە بۆ مەبدە ئینسانیەکە.
طبعا لێرەشا ئینسانێک عاقڵە کە چی بکە کە ئەو شتانەی چێژبەخشن بەڵام زەرەری لێ دەدەن و ئەو شتانە لێیان دوور دەکەوێتەوە، ئەو شتانەش کە سوودی پێدەگەیانن ئەوە لێیان نزیک دەکەوێتەوە. طبعا ئەم مەوزوعی باشی و خراپیە ڕەبتی بە قازانج و زیانەوە هەیە، یعنی مەبدەئی مەسلحەتە، بنەمای مەسلحەت. بنەمای مەسلحەت لە ڕاستیە ئیلاقەی بە چیەوە نییە؟ ئیلاقەی بە چاکە و خراپەوە نییە، ئیلاقەی بە باشی و خراپی زیندەوەرەوە هەیە. یعنی ئەمە لە پێناو زیندەوەرەکایە، لە پێناو مانەوەی بوونە زیندەوەرانەکەی ئێمە، ینی بوونە حیوانەکەی ئێمەیە. ئەی بە بوونە حیوانیەکەی ئێمە بوونە ئینسانەکەی ئێمە نییە. طبعا ئەم مەبدەئی چاکی و خراپیە لە نێوان ینی خۆی هێزەکانی ڕوح ئەم ئیشە دەکا، هێزێکی ڕوحیە، فەرزانەوەی مۆزوعی بەسەر و کە بە تەرجەبە تۆ دەگەیتە کۆمەڵە شت کە نەتیجەکانی دەزانی ئەگەر ئەم شتە ڕوو بدا دواتر چی ڕوو دەدا، ئەگەر ئەم شتە کار بکات چی کاریگەریەکی دەبێ، وەکو چۆن فەرزەن دەرمانێ دەخۆی تۆ دوای ماوەیەک دەزانی چاک دەبیتەوە، دوای ماوەیەک دەزانی یەکسەر ڕەبتەکە دیار نییە، بەڵام بە تەرجەبە تۆ بۆ دەرکەوتووە ئەمە کاریگەری خۆی دادەنێتوە و شتە ڕوو دەدا. ئەمە دەکرێت پێی بڵێن عەقڵ، ئەمە شتێکە لە سەرووی حیوانەوە، بەڵام لە چیایە؟ لە بەرژەوەندی بوونە حیوانیەکەی ئێمایە. ینی لێرە بنەمای بەرژەوەندی دێتە بێشەوە، نەک چێژ و ئازار. حیوانات بەرژەوەندی نازانێت چییە، حیوانات چێژ و ئازار دەزانێت، بەڵام بوونە حیوانیەکەی ئینسان بە بۆنەی ئەوەی کە ڕوح لە ناویا حزوری هەیە شتێک دروست دەکا، ینی کۆمەڵی هێزەیە دەیان خاتە خزمەتی بوونە حیوانەکەی ئینسان بۆ مانەوە و بۆ مەساڵحەکانی. هەر لەبەرەوەشە علم تەبان کە ئێمە دەڵێن علم لە ڕاستیە حیج ڕەبتێکی بە بوونە ئینسانەکەی ئێمەوە نییە، علومی تەجریبی هەمووی ڕەبتی بە چیەوە هەیە؟ ڕەبتی بە پاراستنی بوونە حیوانەکەی ئێمەوە هەیە. کاتێک ئێمە دەڵێن مافی مرۆڤەوە هیومانیزم ئیلاقەی بە بوونە ئینسانیەکەی ئینسانەوە نیە، ئیلاقەی بە بوونە حیوانەکەی ئینسانەوەیە. یعنی لایەنە حیوانیەکەی ئینسان دەپارێزێ. مارتن هایدگەر ئینەکی هەیە بە ناوی وتارێکە، تەبەن پرسیاری لێ دەکەن لەبارەی ئەوەی کە مۆزوعی ئەنتۆلۆجیا چ ڕەبتێکی باینەوە هەیە بە هیومانیزمەوە هەیە، ئەنی بە مرۆڤخوازیەوە هەیە. ئەوش باسیەوە دەکەم ئەم مۆزوعی هیومانیزمە لە ڕاستیە لە لای ڕۆمانیەکان یەکەم جار هەبووە، ئەمە ڕەبتی بە بوونی حیوانیانە ئینسانەوە، ینی ڕەبتی بە بوونی ئینسانیانە ئینسانەوە نییە، ئەو بوونی حیوانیانەی ئینسان لە بوونی ئینسانیانە ئینسان جا دەکاتەوە. هەر شتێکیشکە لەسەر ئەساسی مەساڵح دامەزرابێ ئەوە کار لەسەر چی دەکا؟ کار لەسەر پارێزەری بوونە حیوانیەکەی ئینسانە و ئیتیمان بەو بوونە حیوانیە ئینسان دەدا. وە لێرەوە ئێمە دەزانین شتێکەیە لە بینی چێژ و بنەمای چێژ و ئازار لەگەڵ بنەمای چاکە و خراپە کە ئەویش بنەمای بەرژەوەندیە. طبعا ئەمەش کۆمەڵە فرمانی تایبەت هەیەکە لێرە مەوزوعی بەرژەوەندی دەیانجوڵێنێ، چی لە بەرژەوەندی منایە وەکو زیندەوەرێک. طبعا لە سەنان خواردن ڕەبتی بە لایەنی زیندەوەرانەی منەوە هەیە، بوونی ماڵێک ڕەبتی بە لایەنی زیندەوەرانەی منەوە هەیە. خۆ من لە ماڵێکا بم بوونە ئینسانیەکەم بەوەی کە لە قەسرێکا بم و بەوەی کە لە کوخێکی ئاتیادیا بم هیچ کاریگەریەکی لەسەر بوونە ئینسانەکەی من نییە. ئەی کارگەری لەسەر چی هەیە؟ لەسەر بوونە حیوانەکەی من هەیە. من لە ناوم کوخا سەرمام دەبێ، گەرمام دەبێ، بەڵام لە ناو خانوەکە سەرمام نابێ، گەرمام نابێ لە ناو کۆشکەکە. یعنی ئەمەی کە ئینسان پێوەی خەریک بووە لە مەوزوعی علومی تەجریبی و بەدەستێنانی کۆمەڵە دەستکەوت و دروستکردنی ئامێر لە سەردەمی مۆدێرنە،
هەمووی لە خزمەتی بوونە حیوانەکەی ئێمەیە و مەسلحەتی ئێمە چییە؟ ئەوەیە کە بە باشترین شێوە بمێنینەوە لە ژیانە و هەمووی لە پێناوی مانەوەیە لە ژیانە. طبعا بوونە ئەخلاقیەکە ئینسان، بوونە ئینسانیەکە ئینسان ئەو کاتە مەبدەیەکی تری هەیە بۆ فەرماندان، بنەمایەکی تر هەیە کە فەرمانەکانی لێوە دەردەکا. وەکو چۆن مەبدەئی بەرژەوەندی ئەوەی کە ڕەبتی بە بوونە حیوانەکەی ئێمەوە هەیە، دێت بە کۆمەڵێ فرمان مەبدەئی ئین نەفی دەکاتەوە، مەبدەئی چێژ و ئازار کە مەبدەیەکی سەرف حیوانیە ڕەدی دەکاتەوە. بەو معنایە شتێک گەیە لە بەرژەوەندی مایە ئەگەر ناخۆشیش بێ ئەوە من ئەو شتە دەکەم، شتێکی ژەیە لە بەرژەوەندی ما نییە ئەگەر خۆشیش بێ ئەوەیان ناکەم. ئەو کاتە چییە؟ ینی نەفی چی کراوە؟ نەفی بنەمای فرمانی غەریزەکە کراوە. فرمان ئەو فرمانەی کە بنەماکەی چێژە، ینی دەیکەی بۆ ئەوەی چێژ بکەی، بەڵام ئەم دەیکەی بۆ ئەوەی سوودێکی بۆ تۆ هەبێ، ئەوەی کە ناونراوە سوود، و سوودەکەش ڕەبتی بە چێوە هەیە؟ بە ژیانی حیوانی ئێمەوە هەیە. ئێستا هەمووی ئەوەی ئێمە پێوەی سەرقاڵین و ئیشی بۆ دەکەین ڕۆژانە، هەمووی لە خزمەتی چیایە؟ لە خزمەتی ئەو بوونە حیوانی ئێمایە بۆ چۆن بمێنێتەوە بە باشترین شێوە، چۆن بمێنێتەوە، چۆن وەسایلەکانی بۆ ئاسانکەین، چۆن ینی خزمەتی ئەو بوونە حیوانی خۆمان دەگەین. ئەم بوونە حیوانی ئێمە لا کۆشکێکا بێ کاریگەری لەسەر دروست دەبێت لەوەی لە کوخێکا بێ، دەوڵەمەند بێ فەرقی هەیە لەگەڵەوەی هەژار بێ، فلان بێ، ئەمانە هەمووی لەوێەوە سەرچاوە دەگرن، بەڵام ئەمانە بە هیچ شێوەیەک ڕەبتیان بە بوونی ئینسانی ئینسانەوە نییە. فەرزەن کابرایەک ئەگەر شوێنەکەی خۆشتر بێ و دەوڵەمەند بێ و پارەدار بێ و نازانم چی هەبێ، ئەمەم وای لێ ناکات کە ئینسانتر بێ لە ئینسانێک کام شتانەی نییە، واوەش کە ئەو شتانەی نییە، ئەمانە نەبوونی ئەم شتانە وا ناکات کە ئینسانی تر بێ لە ئینسانێک ئەو شتانە هەیە. لەبەرەوە ئەم شتانە هیچ کاریگەریەکیان لەسەر چی نییە؟ لەسەر بوونە ئینسانیەکە ئینسان نییە. ئەلێرا بوونە ئینسانەکە ئینسان دێتە پێشەوە کە لەسەر بنەمای چاکە و خراپەیە، چاکبوون و خراپبوون. من چۆن دەبم بە چاک، چی بکەم چاک دەبم و چی بکەم خراپ دەبم. خراپ دەبم بەمانە ئەخلاقیەکەی، چی بکەم دەبمە کەسێکی چاک، نەک دەبمە کەسێکی تەندروست، کەسێکی چاک. ئەی چی بکەم دەبمە کەسێکی خراپ. کەسی خراپ و چاک جیاوازە لە کەسی تەندروست و نەخۆش. بنەماکەی ترێت لەسەر ئەم مۆزۆی تەندروستی و نەخۆشیە، لە مەسلحەتی منایە تەندروست بم نەک نەخۆش من، لەبەرەوەی عملیاتێ دەکەم کە عیبارەتە لەوەی ئازارێکی زۆرم پێ بگا، لەبەر چی؟ لەبەرەوەی تەندروست بم. ئەلێرە دیالکتیک دروست دەبێت لە نێوان تەبەن ئەم سێ سەرچاوەی فرماندانە، ئەوەیان کە فرمان بە چاکبوون دەدا لەگەڵەوەی کە فرمان بەوە دەدا لە بەرژەوەندی تایە سوود و قازانج، ینی فرمان بە سوودداری دەدا، ئەوەیان کە فرمان بە چێژداری دەدا، بە چێژ دەدا. ئەمانە هەمووی سەرچاوی فرمانن. ئەگەر ئینسان لەناو خۆیان ورد بێتەوە لە هەڵوێستێک لە هەڵوێستەکانە، ڕێگەم سیانە لە بەردەمیان حازر دەبن، هەرسێکیان حازر دەبن، بە پێی کامیان کارەکەی خۆی دەکا. ئەلێرەوەی تر تەحدید دەبێ، تاوان تۆ بە پێی یەکێکیان کردت، یعنی بە پێی ئەوانی تر نەتکردووە، کەواتە فرمانی ئەوانی تر فرمانەکات نەفی دەبێتەوە. بەڵام ئەمە معنای نییە، معنای ئەوە نییە ئەنجامی فرمانەکە نەفی دەبێتەوە، ینی فرمانەکە تۆ نەفی دەکەیتەوە، نەک بە فرمانەکە فرمانەکەی تر نەفی دەبێتەوە. ینی چی ئەنجامی فرمانەکە دەکرێت نەفی نەبێتەوە، دەکرێت نەفی بێتەوە. ینی دەکرێت من کردەیەک بکەم بەو فرمانە کە ئەخلاقیەکە هەیە، کە کردەکەم ئەنجامدا
لە عینی کاتیشە ئەو کردەیە سوودی لێ بکەوێتەوە و چێژبەخشیش بێ. بەڵام کردنی کردەکە لە لای من نەبوو ئەوەیە کە سوودی لێ بکەوێتەوە، نەبوو ئەوەیە سوودم پێ بگەێنێ یا سوود بە هەر کەسێکی تر بگەێنێ، نە چێژ بگەێنێ بە خۆم یا بە هەر کەسێکی تر. ئەلێرە مۆزوعی مەسلەحەت و یعنی ئەم نەتیجەیە ئەوەی کە من ئەمە دەکەم بۆی سوود بگەم بە نەتیجەیە کە ئەویش سوودە و مەسلەحەتی منیتایە، یا بگەم بە چێژێک. ئەم گەیشتن بەمانە ئەلێرا چی دەبێت؟ نامێنێ. ینی من ئەمانە نابنە پاڵنەر بۆ ئەوەی چی بکەم؟ بۆ ئەوەی ئەو کارە بکەم. کەواتە بەڵام ئەگەر بۆ نمونە تۆ کردەیەک بکەیت، کردەکە لە مەسلەحەتەوە بیکەیت، بەڵام سوودی لێ بکەوێتەوە بۆ خەڵک، ئەمە کردەیەکی چاک نییە. هەر بە پێ بنەما کانتیەکەش ئەمە کردەیەکی چاک نییە لەوێەوە مادام سوودی گەیاندووە بە خەڵک. کەواتە چییە؟ ئەم کەسێک کە ئەم کردەی کردووە بەو کردەیە لە ناو چاکبوونایە و چاکە، کەسێکی چاکە بۆیە ئەمەی کردووە ئەم سوودەی، مادام سوودی گەیاندووە کەواتە چاکە. ئەم مۆزوعی زەرەر و سوود و قازانجە دەچێتە دەرەوە لە مەوزوعی ئەو فەرمانە ئەخلاقیە. تەبان دواتر من لە لای ناسر ئامەتان بۆ ڕوون دەکەمەوە، ئەمە خۆی بنەمایەکی کانتیە. ویستی چاکە بە فەرمانێک گیش دەکا کە دامانراوە لە مەوزوعی چێژ و وەغایەتی نییە، غایەتەکەی لە دەرەوەی خۆی نییە کە چێژ بێ یا قازانجێک بێ کە تۆ بیکەیت. ئەم کردارە ئەم کارە دەکەیت بۆ ئەوەی تۆ چاک بیت و کردارەکە ئامانجەکەی لە ناو خۆیەتی، ینی چاکە بۆیە دەیکەم، نەک چاکە لەبەر هەر شتێکی تر، چاکە هێنە سوودی هەیە بۆیە دەیکەم، هەر لەبەرەوەی چاکە دەیکەم، ینی ئامانجی کردەکە لە خۆیەتی ناچێتە دەرەوەی خۆی. تەمانە دواتر لە وانەی دووەمە ئەمە لای ناسر دیاری دەکەم کە ئەو بە زمانێکی زۆر سادام ئەمە دەڵێ لە شوێنێکی ترەوە دەیڵێ، هەرچەندە ئەو دەرکی بەمە نەکردووە کە کردەکە ئاوایە، بەڵام لە مۆزۆی قەدەرە کە دێ باسی ئەوەت بۆ دەکا کە کێشەیە گەی ئەو بە مۆزۆی غەیب حەلی دەکا. ئەلێرەوە یەکسەرەوە دەردەکەوێت کە ئەو کردەیە لای ئەویش کردەیەکی دینیە کە کردەیەک بێت، ئەم کردە دامانرابێت لە مۆزۆی مەسلەحەت و لە مۆزۆی چێژ و لە مۆزوعانە، نابێ ئەمانە پاڵنەر بن لەوەی کە تۆ اختیاری ئەمە دەکەیت و ئەم کارە دەکەیت. ئەوە لە وانەکەی ترا ڕۆشنی دەکەمەوە. ئێستا دێمە سەر پرسیارێک کە ناسر دەیکات. تەوانەمای تر لێرا وتمان دیالکتیکەیە لە بینی بوونە سەرچاوەکانی فرماندانی تر کە هەن و لەگەڵ سەرچاوی فرماندانی بە چاکە کە ڕوحە، ئەوی تریان غەریزەیە، ئەوی تریان مۆزوعی مانەوەیە و زیندویەتیە، مانەوەیە لە باشترین حاڵەتە، ینی مۆزوعی قازانج و زەرەر. ئەم دیالکتیکە وتمان چییە؟ فرمانێکە کە ئەم فرمانە دەرچوو فرمانەکەی تر نەفی دەبێتەوە. یعنی چی؟ کەواتە ئینسان ئیرادەی ئینسان چی دەکا بۆ ئینسان؟ ئیرادەی ئینسان دێ ڕێگە دەدا بەوەی کە ئەو فرمانەی ڕوحیە بێ، ینی زەمینەی بۆ خۆش دەکا ئەو توانایانەی کە بەوەی پرۆسەی خوڵقاندنەوە لە ناوی دانراون، ئەو توانایانەی بۆ دەخاتە کار تاوەکو فرمانەکە وەدی بێ، جێبەجێ بێت. تاوان کام فرمانەی جێبەجێ کرد لە عینی کاتیشە، ئەو توانایانی کەوێتی دەیخاتە کار بۆی فرمانەکەی دوو سەرچاوەکەی تر چی نەبێ؟ پاڵی پێوەنێنێ بۆی شتێک با وەدی بێن. ئەو کاتە و کارێک کە ئەو دەیکا بەرجەستەبوونی فرمانی ڕوحە، بەڵام ئەگەر کارەکەی لە سوودخوازیەوە کرد ئەوە بەرجەستەبوونی سەرچاوەیەکی تری فرمانە کە نەفسە و مانەوەیەتی، مانەوەی ئەم نەفسە لە ناو خۆشی و لە ناو ئەوەی کە مەسلحەتی تایە بۆ. ئەگەر چوو بۆ مۆزوعەکەی تریش فرمانەکە لە چێژەوە هات، من تەنها ئەمە چێژی لێ دەکەم بۆیە دەیکەم، نەک باشیشە بۆ من، بۆ تەندروستیم، بۆ مانەوەم. ئێستا مۆزوعی مادەی هۆشبەر شتێکی خۆشە، بەڵام چییە؟ زیان بەخشە، سوود بەخش نییە. بەڵام دەرمان چییە؟ ناخۆشە کەچی سوود بەخشە. ئەم بنەمای سوود و قازانجە کە ئەمە ئەساسی فرمانەکە نەبێ، ئەگەرەوە ئەساسی فرمانەکە بۆ تۆ چیت بەرجەستە کردووە؟ بوونت چی بەرجەستە کردووە؟ بوونت
ئەو فرمانەی بەرجەستە کردووە کە لەسەر ئاساسی سوود و زەرەرە، یعنی بوونت فرمانێکی حیوانی بەرجەستە کردووە نەک ئینسانی. ئەگەر چێژەکەش بوو هەر بە هەمان شێوە، یعنی تۆ گرنگ تۆ بوونی خۆت لە ناو بوونە حیوانەکەی خۆتا دەدۆزیتەوە و هەموو ئیتیماماتت بەو شوێنەتە و هەموو کار و کردەوەکانت ئەوەی جێبەجێ دەکەی لە ژیان ئەوڵ وێستانەی وەریان دەگری هەمووی حساباتت کردووە بۆ حساباتە کە یا لە مەسلحەتایە یا چێژی هەیە دەیانکەیت. کاتێک کە ئینسان بەرەبەرە هوشیار دەبێتەوە بەڕوحی و دەرک بەوە دەکا کە جگە لە مەبدەیەکی تر هەیە، ئەویش مەبدەی چاکە و خراپەیە و دەکرێ فرمان لە شوێنێکی تر وەرگرێەوە ئەم فرمانانە نەبن، ئەو کاتە کاتێ و فرمانە وەردەگرێت و فەرمانەکەی ترچی بدەبێ ئێلغا دەکاتەوە، یعنی جێبەجێکردنی فرمانێکیان ئێلغابوونەوەی فرمانەکەی ترە. بۆ نمونە تۆ بە پێم بنەمای بەرژەوەندی کار دەکەیت، مادەی هۆشبەریش خۆشیەکەت پێدەدا و ئیسراحەتێکت پێدەدا و بنەمای چێش فرمانت پێ دەکات تۆ چی بکە؟ تۆ بڕۆ بەر ئەو مادەیە بکەوە و ڕێگەی بدە بە لە ناو تا فعالەتی خۆی بکات تۆ بخاتە ئەو دۆخەوە ئەو خۆشێر بداتێ. ئەگەر بە پێی مەبدەئی خۆشی چێشینکەی یەکسەر ڕێگە دەدەی بەچی بە فرمانەکە وەک ڕێگەتدا بە فرمانەکە و کاتە مادەهۆشبەرەکە دەخۆیت و بێهۆش دەبیت و بۆ ماوەیەک و بەڵام دواتر چی دەبێ؟ دواتر زەرەر پێدەگەیەنێ. بەڵام بنەمای بەرژەوەندیەکە ئەگەر ئەو جێبەجێکە ئەوی تریان چی دەبێ؟ لەغوو دەبێتەوە. ئەو کاتە ئەو پێت دەڵێ بیکە ئەم پێت دەڵێ مەیکە. ئەی کەواتە کاتێک کە فرمانەکەی تر دێت فرمانی چاکەکە ئەوەی کە دەتکا بە کەسێکی چاک وە چاکی لە ناوتا بەرجەستە دەبێ و بوونە ئینسانیەکەت ئەلێرا بەرجەستە دەبێ و ڕوح لێرا لە ناوتەوە بەرجەستە دەبێ فرمانەکانی خۆی بەرجەستە دەکا. ئەم فرمانەکە جێبەجێ کرد دوو فرمانەکەی تر چی دەبێ؟ لەغوو دەبێتەوە. ئەو کاتە تۆ لەژێر حکمی فرمانە ڕوحیەکانیت ئەوەی کە لە ڕوحەوە دێ. تا ئێرە وابزانم لە دەرسەگوانەی پێشوو باسم کرد و ئێسەش جارێکی تر ڕۆشتم کردەوە بۆەوەی ئەو دیالکتیکە وازەح بێت لە بینی بۆ ئێوە. ئێستا ئیتر ئیشی ئیرادە دێتە پێشەوە. ئیرادە چی دەکا؟ ئیرادە دوو ئیشی هەیە، یەکێکیان ئەوەیە اختیاری سەرچاوی چی دەکا؟ سێ سەرچاوی فرماندانە دەیە. فرمان لە کام سەرچاوە وەرگێ؟ اختیاری دەکا. طبعا لای ناسر دوو ڕێگا هەیە، ئەڵە دوان هەیە و خۆشی دوانە ویتریشیانە ڕەبتە بە بوونە حیوانیەکەتەوە، ینی دەکەوێتە نێوان مەوزوعی هەوا کە بە هەوا هەوەس ناوی دەبە لەگەڵەوەی کە فرمانە ئەخلاقیەکان فرمانە دینیەکان ئەم فرمانانە دینین. لە سەرچاوی فرمانە دینیەکان و سەرچاوی ئەو هەوا و هەوەس وەکو سەرچاوی فرمان بۆ ئەوەی تۆ شتێ بکەیت و نەکەیت. اختیاری سەرچاوەکەت کرد ئەو کاتە چیش دەکەیت؟ ئەو ئیمکانیەتەی کە لە بوون تا هەیە ئەوە نییە پێشتر ناسر دەڵێ کاتێک کە هەر بوونە وەرە دێتە بوون بەهۆی خوڵقان شێوازی خوڵقانەکەیەوە بەهۆی ئەو قەدەرەی کە تەقدیری مادەکە و ئەو پرۆسی خوڵقانەوە کە هەیە بە بۆنەی ئەو فۆرمەوە کە وەری دەگرێ کۆمەڵێ توانای جیاواز تایە دروست دەبێ. کام توانە جیاوازانە تایە دروست بوو ئەو کاتە چییە؟ مادامە توانایانە تایە دروست بووە دەبێت چی بکە؟ دەبێ بیان خاتە کار. ئینسان کۆمەڵێ توانای تایە، یەکێکیان دەتوانێت ئەو سەرچاوانە بناسێ کەەوە بە سەمع و بە قەلب و دەشتوانێ فرمان لە سەرچاوەیەکە وەرگێ و لە سەرچاوەیەکی ترەوە وەرنەگرێ وەجگە لەوە کە فرمانەکەی وەرگرت لەو سەرچاوەیەوە ئیمکانیەتی ئەوەشی تایە کە فرمانەکە وەدی بێنێ. ئەگەر ئیمکانیەتی تیا نەبوو ئەوە فرمانەکە لەسەری نێ وەدی بێنێ. من کە توانای شتێکم نەبێ بیکەم دەتەوە چۆن بکەم؟ ئەگەر بۆ نمونە لە بوون ما ئەو ئیمکانیەتە نەبێ و داوای شتێکم لێ بکرێت کە لە ئیمکانمانە بیکەم ئەوە لە فرمانێکی عەقڵ قبوڵی ناکات چونکە ناکرێ بە من ناکرێ ئەو ئیمکانیەتەم نییە کە فرمانەکە بەرجەستە دەکات لە کردەوە یەکمە کەواتە دەبێ ئەو ئیمکانیەتەشە بێ.
طبعا ئیمکانیەتی وەدیێنانی فرمانە ئینسانیەکان ئەخلاقیەکان یا ڕوحیەکان یا دینیەکان لای ناسر ئیمکانیەتەکەی درراوە بە ئێمە لە ڕێگەی ئەوەوە کە ئێمە بە جیاواز خوڵقێنراوین لە بوونەوەرەکانی تر شتێکی ترمانتیایە ڕوح کۆمەڵە توانای ترمانتیایە کە دەتوانن ئەم توانایانە ناڕاست و ڕاستمان بۆ جیاکەنەوە لەلایەکەوە لەلایەکی ترەوە چاکە و خراپەمان بۆ ژیاکەنەوە مادام چاکە و خراپە و ناڕاست و ڕاست دەتوانین جیا بکەینەوە کەواتە دوو ڕێگامان هەیە بەڵام حیوان یەک ڕێگای هەیە لەبەرەوەی ڕێگاکەی تر ناناسی ئەو تەنها بنەمای چێژی تایە و ئەو ئیمکانەشی پێ نەدراوە کە دوو ڕێگا بناسیە لەبەر ئەوە چییە دەچێتە ناو ئەوانەی کە هێنن ینی لە ژێر جەبرێکە ئیش دەکەن بەڵام ئینسان کاتێکە ئەو ئیمکانەتی پێدراوە ئەم دوو ڕێگایە بناسیە کەواتە یەکسەر چی دەبێت چیشی هەبێ دەبێ ئیرادەشی هەبێ بۆ ئەوەی یەکێکیان هەڵبژێرێت و وەڕێگا بدا فرمانەکان لە یەکێکیانەوە بێت جێبەجیان بکات جگەل لەوەی کە ئەم توانای اختیاری پێدراوە دەبێ ئیمکانیەتی جێبەجێبوونی ئەو فرمانەش لە ناویە هەبێت لەبەرەوە فرمانێک ئەگەر ئیمکانیەتی جێبەجێبوونەکەی نەبوو لە بوونەوەرەکە ئەو فرمانە فرمان نییە بۆ ئەو بوونەوەرە و ئەو ئیمکانیەتە لە ئینسانە هەیە کەواتە دەبێ ئیرادەش هەبێت کەواتە ئیرادە چی دەکا ئیرادە یەک اختیاری سەرچاوی فرماندانەکە دەکا بۆ ئەوەی کردەیەک ئەنجام بدا بە پێی تواناکانی تەوان ئەو توانایانەی کە تایە هەیە بۆ نمونە ئەگەر فرمانێک هات لە توانای ئینسانە نەبوو وەدی بێنێ ئەو فرمانە چی نییە ئەو فرمانە لەو سەرچاوە نهاتووە مادام ئینسان ئیمکانیەتی ئەوەی تیا نییە ئەوە بکایانی ئەو فرمانە لەو سەرچاوە نهاتووە ئێستا بۆ نمونە ئێمە ئیمکانیەتی ئەوەمان نییە بفرین بۆ نمونە ئیمکانیەتی ئەومان نییە ئالێرا خۆمان ونکەین و لە شوێنێکی تر پەیدا ببین لەبەرەوە کاتێک ئەم فرمانە دێت بەوەی کە من خۆم لێرە ونکەم و لە شوێنێکی تر پیا ببم ئەو فرمانە فرمانێکی وەهمیە ینی فرمانەکە ڕەت دەکرێتەوە لە حاڵەتە لە عالەمی ئینسانیە فەرەزەن بۆ نمونە ئینسان ئیمکانیەتی ئەوەی تایە درۆنەکە ئینسان ئیمکانیەتی ئەوەی تایە تەعدانەکە ئینسان ئیمکانیەتی ئەوەی تایە دزینەکە ئینسان ئیمکانیەتی ئەوەی تایە ئیمکانیەتی هەموومانەی تایە نەیکات مادام ئیمکانیەتی تایە کەواتە چی کەواتە ئەو فرمانەی دێ بەوەی کە تۆ ڕازگۆ بە بەوەی کە دزیمەکە بەوەی کە تەعدامەکە ئەو فرمانە چییە فرمانێکی ڕاستەقینەیە بۆچی چونکە ئیمکانیەتی وەدیێنانی فرمانەکە بوونیە لە ئینسان بەڵام تەمان ئەم فرمانە کاتێک دەتەوێت جێبەجێ بکەی لە ناو کۆمەلگایەکەی کۆمەلگاکە هەمووی لەسەر درۆ دەڕوا بەڕێوە کاتێک تۆ دەتەوێت ئەم فرمانە جێبەجێ بکەی چی ڕوودەدا یەک دنیا بەرگری بۆ دروست دەبێ وەشتانێک دروست دەبێت کە تۆ ئیتر ڕێگرن لە بەردەم تۆ ژیانت دەکەوێتە خەتەرەوە ئەگەر تەبان بە پێ مەساڵح بیر بکەیتەوە و کاتە چی دەکەی ینی فرمانەکە ئەم فرمانە ڕەت دەکەیتەوە بە پێ مەساڵح ممکن نییە تۆ درۆ نەکەیت بەڵام مەساڵح وتمان چییە بنەماکە بنەمایەکی حیوانیە ئینسانی نییە بەڵام ئەگەر تۆ حسابت بۆ مەسلحەت و فلان و فیسار نەکرد تۆ لە هەر شوێنێک بی لە هەر کۆمەلگایەک بی ئەگەر درڕندەترین کۆمەلگا بێ تۆ دەتوانی چی بکەی دەتوانی ڕاست بیت دەتوانی ڕازگۆ بیت دەتوانیت زیینەکەی بۆ نمونە ئەوانەی کە ئیش دەکەن ئەگەر زیینەکەن ئیشەکەیان لێ دەسەندرێتەوە ئێستا خۆت ئێستا گەر ئێمە ورد بیت لە وەزای ئێستا بکەینەوە وایە ئەوەی کە دز نەبێ لە ئیشەکە دەکرێتە دەرەوە دەبێ هەر شتێک بکە شتێک بکە ئەگەر خۆشی نەوێت دزیەکە بکە دەبێ هەر شتێکی پێ دەکەن کە خۆی دزیە شتەکە دەبێ قبولی ئەمە بکە کە دزی پێ بکەن ئەگەر خۆشی نەیکا بەڵام لێرە دزیەکە هەر دەکا ئەگەر پێشی بکەن مەساڵحەکانی ناچاری کردووە ئەلێرە لەناو ئەم کۆمەلگایەها کە ئاوایە لە هەر شوێنێک ئەو کاتە تۆ بیر دەکەیتەوەی چۆن بژین ئەو کاتە چی دەکەی
ئەڵێ ئەگەر من بێت و شتێکی ئاوانەکەم نەچمە ناوە سیستەمەوە بە پێ ئەوانە نەڕۆم بەڕێوە ئەوە نانێک نابێ بیخۆم و لە برسا دەمرم و نازانم چی ئەو کاتە تۆ بە پێ چی ئیشت کردووە بە پێ بنەمای مەسلحەت بەڵامایان ناتوانی نەچیتە ناو ئەو شوێنانەوە و ئیش لەو شوێنانە وەرنەگری و بژیت وا دابنێ ناژیت تەمان لێرە ژیانی تر مەوزوع نییە چاکی و خراپیەکە ئەساسە ئەیتر تۆ ژیانت ناژیت لە برسا دەمریت نازانم چی لێ دێ ئەم فرمانە ئیمکانی جێبەجێکردنی هەیە یعنی ئیمکان هەیە تۆ ڕازگۆبی بەڵام لەوانەیە بمریت ئیمکان هەیە تۆ درۆنەکەی بەڵام لەوانەیە بمریت بەڵام لەوانەیە بمریت ئەم نەتیجەیە لێرە مەوزوع نییە ئەوەی گرنگە ئەوەیە تۆ چاک بیت لە ناو چاکبوونا بمریت ئەلێرەوە غایەت ئەو نەتیجە کە تۆ دەڵێ ئەمە ئیش دەکەی بۆچی بۆ شتێک ئەم شتە بوونی نامێنێ ئەم شتە دەکەوێتەوە شوێنێکی تر دواتر باسی ئەو دوو جۆرە لە ئامانج دەکەم ئامانجی دەرەوە ئامانجی ناوەوە لە کردەی ئەخلاقیە تا چۆن بەمە مەوزوعەکە حەل دەبێ ناسر ئەوە تهدید دەکا کە لە دەرەوە ئامانجێک نییە بەڵام پێمان ناڵێ ئامانجێکی ناوەکی هەیە و ئەم ئامانجە چییە و چۆنە مناڵ دەدەم ڕۆشنیکەمەوە ئەلێرە ئیرادە ئێختیاری سەرچاوەکە دەکا و دوایەوە ئیمکانیەتەکە دەبێت بخاتە ئیش دوای ئەوە ئیمکانیەتەکەی خستە ئیش بۆ وەدیێنانی کردەکە بەرجەستە دەکا کە کردەکەشی بەرجەستە کرد نەتیجە لە لای مۆزوع نییە ئەمە دەگاتە چی و ناگاتە چی لەمە دەکەوێتەوە چی لەمە ناکەوێتەوە بۆچی چونکە ئال لێرە ئێمە نازانین چی لەوە دەکەوێتەوە چی لەوە ناکەوێتەوە جا ئە لێرەوە ئەوەی کە نایزانین دەبێت باز بکرێت چونکە مەربوتە بەمەوە چونکە ئەگەر ئەو نەزانینە نەبێ ئەو کاتە ئێمە دەبێ هەرچیمان کرد نەتیجەکەی ڕامان کێشێ بۆ ئەوەی بیکەین نەتیجەکەی ڕامان کێشێ بۆ ئەو کاتەی تر دەچینە ناو مۆزوعی مەسلحەتەوە جا ناسریش بەمە مۆزوعی قەدەر و ئیرادەی خوایی و ئیرادەی ئینسانی حەل دەکەم بۆەوەی لەوە تێبگەن کە شتانێکی ئێمە نایزانین و ئێمە بەدەستی ئێمە نییە دەبێت دوو ویست لە یەکتر جاکەینەوە ئەوەی خوا دەیەوێ بیکە لەگەڵ ئەوەی کە وەدیێنەری ئەم گەردوونە دەیەوێ بیکە لەگەڵ ئەوەی کە من دەمەوێ بیکەم وەک ئینسان ئەوەی من دەمەوێ بیکەم ئەوەی ئەو دەیەوێ بیکات ئەوەی ئەو دەیەوێ بیکە مربوطە بە چێوە بە کۆی گەردوونەوە هەر تەنها مربوط نییە بە منەوە مربوطە بەو ئامانجەی کە گەردوون هەموو هەیەتی هەموو ئەوەی لە گەردوونە هەیەتی لەبەرەوە کاتێک شتێک دەکا لە شوێنێک حسابیشی کردووە بۆ هەموو ئەو شوێنانەی کە تەسیری ئەو شتە لەو شوێنە دەگاتە هەموو ئەو شوێنانەی تر و ئەو علمێکی محیتی هەیە بەمەی کە هەیە مادام بە هەمووی بە لەسەر ئەساسی زانین ئەم گەردوونە دامەزراوە بەم وردی و دقیقی و سیستەماتی کراویە حتمما ئەوەشی دروستی کردووە ئامانجی دروستکردنەکەشی ئامانجێکی هەر دەبێ هەڕەمەکی نییە ینی بۆ بە ئارزوو دروستی نەکردووە ئامانجێک هەیە لە دروستکردنیە ئەو ئامانجە گەردوونیە ئامانجی ڕوح بەمعنا وەکو لای هیگڵە ئەمە لای هیگڵ جا دەکرێتەوە بۆ ڕوحی گیان ئامانجە گشتەکەی ڕوحی گیان لەگەڵ ئامانجی من وەکو تاکە کەس ئامانجی من شتێکە و ئامانجی ئەو شتێکە ئەو لە ڕێگەی چیەوە ئامانجەکەی خۆی وەدیدێنێ لە ڕێگەیەوە کۆمەڵێ بوونەوەری دروست کردووە کۆمەڵە ئیمکانیەتی تایبەتی لەناو ئەم بوونەوەرانە داناوە ئەو ئاراستەیە کە ئەوەی کە دەیوێت لە گەردوونە ڕوو بدا لە ڕێگەی ئەو ئیمکانیانتانەوە چی دەکا ئەو ئیمکانیاتانە کارا دەکا یا خامۆشیان دەکا لە ڕێگەی ئەمەوە چی ڕوودەدا ئەو شتە ڕوودەدا کە هەیە کەواتە ئەوەی ئەو لە ڕێگەی چیەوە کار دەکات لە ڕێگەی یاسای کارتێککردن و کارتێکران یاسای علیەت یا سەبەبیەت یاسای سەبەبیەت چییە پێشتر هەندێکمان باس کردووە ئەگەر بە هێنە بیرکردنەوە نیوتنیەکە باسیکەین فیزیکیەکە نیوتن دەڵێ ئەگەر شتێک لەسەر شوێنێک بژوڵێت و هیچ ڕێگریەک نەبێت لە بەردەم وەستانیا ئەو شتە
هەتا هەر دەجوڵێ یعنی لە جوڵە ناوەستێت شتێکیش ئەگەر وەستا بوو جوڵێنەرێک نەی جوڵێنێ هەر لە ناو وەستانە دەمێنێتەوە چ کاتێک ڕووداوەکان ڕوودەدەن ئێمە شتانێک دەکەین بەڵام نازانین چی ڕوودەدا ئەوەی ڕوودەدا لە زانینی ئێمە نییە چونکە ئەوەی کە ڕوودەدا ڕەبتە بە یەک دنیا سەبەبەوە من سەبەبێکم لە ناو سەبەبەکانە یەک دنیا سەبەبی تر لە ناو ئەمە هەن کارتێکەری تر دەکرێت لەو لەحزا کارتێکردنی خۆیان کاری خۆیان بکەن و من ئەوەی کە دەمەوێ بیکەم وەکو سەبەبێک لەو ئامانجا دووری خەنەوە کە من دەمەوێ بیکەم بۆ نمونە من نیشانەیەکم داناوە دەمەوێ بە تیرروکەوان بیپێکم دەستیشم ڕاستە وامە ئیمکانیەتەکەم خستوەتە کار ئیمکانێتی ئەوم تایە ئەو تیرە بدەم لەو نیشانەیە بەڵام من سەبەبێکم لە ناو سەبەبەکانە کە لەو ڕووداوە دەکەوێتەوە ئەم تیرە دەردەچێت و دەدا لەو نیشانەیە ئەم کارتێکردن و کارتێکرانە ئەلێرا دەکرێت ئەو کاتێ من تیرەکە دەوەشێنم بوومە لەرزەیە بکەوێ هەر لە کاتی وەشانی تیرەکە ئەو کاتە سەبەبێکی تر دێتە ئاراوەکە جوڵە بە دەستم دەکا و جوڵەش بە نیشانەکە دەکا ئەو کاتە من نیشانەکە ناپێکم کەواتە بۆ ئەوەی نەتیجەیەکی دقیق بگریتە بەر دەبێت چی بکەیت دەبێت هەرچی سەبەبی تر هەیە هەمووی ڕاگری نەیاڵن کاریتەکەن تەنها سەبەبەکەی تۆ وەکو کارتێکەرێکا لەو شتە بکە وەکو لە تاقیگا فەرزەن لە تاقیگا علومی تەرجیبیە کاتێ شتە تاقی دەکرێتەوە دەبێت چی بکەن دەبێت هەرچی کاریگەری تر هەیە نێڵن لەسەر ئەو شتە نێڵن یا حسابی بۆ بکەن لە کاتی کاریگەریەکە بۆ ئەوەی کاریگەری ئەمە دەربێنن لەسەر ئەو شتە کەواتە بۆ ئەوەی ئێمە شتێک نەتیجەکەی تاکید بین دەبێت چی بکەین دەبێت هەموو سەبەبەکانی تر ڕاگرین کە ڕۆڵیان هەیە لە دروستکردنی ئەو کارتێکردنا کاتێک ئێمە نەمانتوانی سەبەبەکانی تر ڕاگرین ئەوە ئەگەر هەموو ئیمکانێتەکەشە بێ ئێمە ناتوانین دڵنیابین لەوە ئەم شتەکار لەو شتە دەکایانە ینی تیرەکە نیشانەکە دەپێکەیە نایپێکێ بۆ نمونە کەسێک سبەینێ ئێمە سەفەر دەکەین ئەلێرەوە بۆ سەی سایق بۆ خوڕماڵ کەسمان ناتوانین ئەوە دیاری بکەین کە لە ڕێگاچی ڕوودەدا وەردەگەڕین دام دەکرێت لە ڕێگاکە چی دەبێت کەس دەزانێت کەس ناتوانێت دڵنیایی بدا بە کەس کە تۆ لەو ڕێگایەوە دەڕۆیت بە سەلامەتی دەگەیتە خوڕماڵ بۆچی چونکە لەسەر ئەو جادەیە یەک دنیا ئیرادەی تر هەیە هەر ئیرادەی من نییە من هەر سیارەکەم پێ نییە ئەو جادەیە هەبێ کۆمەڵە سیارەی تریشەیە لەو جادەوە دەڕوە حیوانات بەو جادە تێدەپەڕێ یەک دنیا ئەسبابی تر هەیە مداخلە لە چی دەکەن لەو ڕووداوە دەکەن لەبەرەوە من ناتوانم بگەمە ئەو دڵنیاییە کە چی ڕوودەدا و چی ڕوونادا لە کاتێکا دەزانم سیارەکە دەمگەیەنێتە کوێ دەمگەیەنێتە خوڕماڵ بەڵام دەگەم یان ناگەم ئەمەیان دیار نییە یعنی ئیمکانیەتی گەیانەکە هەیە بەڵام ڕووداوەکە ڕوودادا یا ڕوونادا ئەمەیان تۆ نازانی بۆچی چونکە ئەسبابی تر هەیە ئەی چ کاتێک دەتوانی بزانی ئەو کاتە بۆ نمونە تۆ بتانی دەسەڵاتت هەبێ بەسەر ئەوەی هەرچی سەبەب لەناو ئەم گەردوونە سەبەبی کارتێکەر کە ئێمە دەزانین ئێستا ئەگەر مانک بە حاڵ نزیک کەوێتەوە لێرە ڕوودا و ڕوودەدا دووریش کەوێتەوە هەر مە دوو جەزری دەریا ڕوودەدا هەر ئەستێرەیەکی تر کە نزیک دەکەوێتەوە با چەند دووریش بێ کاریگەری خۆی لەسەر چی دادەنێ لەسەر ئەو ڕووداوەی کە لێرە ڕوودەدا دادەنێ کەواتە گەر ئێمە بە شوێن دڵنیایە بگەڕێن لەم شوێنە هەرگیز ناگەینە دڵنیاییەکە مەگەر ئەو کاتەی ئێمە سەیتەرە لەسەر چی بکەین لەسەر هەموو ئەو سەبەبانە بکەین کە بەشداری دەکەن لە ڕووداوێکی وە دەرگای هەموو سەبەبەکان بگرین کە دەرگای هەموو سەبەبەکانمان گردەوانەی کە دێنە ناو ڕووداوەکەوە ئەو فاعلانەی دێنە ناو ڕوودا و دروستەکەن ئەو کاتە یەک سەبەبمان هێشتەوە وەزانیمان تەنها ئەمە ئیشەکە دەکا
وەزانیمان لە ڕێگای سەبەوێکی تر مداخلە ناکە ئەو کاتە دەتوانین بڵێن ئەم سیارە دەگاتە خوڕماڵ. تەمەەن ئەو کاتە دەبێت تۆ زمانی ئەوە بکەی ئەم سایقەی کە سیارەکە لێ دەخورێ نامرێ لە ڕێگا، دەبێت زمانی یەک دنیا زەمانە دەبێت تۆ بیکەیت هەتاوەکو دڵنیا بیتەوە لەوەی کە ئەم سیارە دەگاتە ئەوێ یان ناگا. ئەمە بە کێ دەکرێت؟ ئایا شتێکی ئاوا دەکرێت؟ شتێکی ئاوا ممکن نییە لە ڕاستیا بکرێت. من لێرە دوو شت هەیە جای دەکەمەوە بۆ ئەوەی زیاتر شتەکان ڕۆشن کەمەوە. دوو جۆر لە سیستەم بۆ ڕوودا و هەیە. یەکێکیان سیستەمی چۆنایەتی چوونیەک، یەکێکیان سیستەمی چۆنایەتی ناچوونیەک. یعنی یەکێکیان شتەکان تایە دووپات دەبێتەوە بە هەمان چۆنیەتی کەیفیەت ئەو شتە دووپات دەبێتەوە، یەکێکیان بە هەمان کەیفیەت ئەو ئیشە ناکرێتەوە، هەر جارێ ئەو ئیشە دەکرێت بە شێوازێکی جیا لە شێوازەکەی پێشوو دێتە ئاراوە. ئەمەیان سیستەمی چۆنایەتی ناچوونیەکە، ئەویان یەکێکیان چوونیەکەوەی دووپات دەبێتەوە یان ناچوونیەکە. بۆ نمونە تەبان علومی تەجریبی تەنها دەتوانێت لە مەجای سیستەمی چۆنایەتی چوونیەکە کار بکە و پێمان بڵێ ئەوە ئاوایە. ئەوەش بزانن علومی تەجریبیش ئەو هینانەی کە نەتیجانەی دەستی خستووە هیچی لە سەداهی نین، ینی یەقینی نین. ئەوەی تەجریبیە یەقینی نییە. بۆچی؟ چونکە کۆنترۆڵی هێن ناکرێت. ئێستا تەنانەدا و تیۆری هێن ئەوەی هایزنبرگ تیۆری کەم لە فیزیا، تیۆری یاسای نادڵنیایی لەکوێوە هاتووە؟ لەمەوە هاتووە، بەڵام ئاوا تعمیم نەکراوە لە ڕاستیە. کە ئەلکترۆنێک ئێمە هەرچی دەکەین ناتوانین تەوەقعی چی بکەین؟ تەوەقعی جوڵەکەی بکەین. یعنی ناتوانین لە یەک کاتە تەوەقعی جوڵەکە و شوێنەکەی بکەین. کە سێری جوڵەکەی دەکەین شوێنەکەی نازانین، کە سێری شوێنەکەی دەکەین جوڵەکەی مامۆزە بت ناکرێت. هایزنبرگ لێرەوە دەگاتە یاسای نادڵنیایی. یعنی ئێمە دڵنیانین. تەمان ئەمە لێرە لە ڕاستیا ئەگەر باتایە و بەم جیاکاریە کە ئێستا من باسی دەکەم ئەو جاکردنەوەی بکرایە، ینی سیستەمی چۆنایەتی چوونیەک لە ناچوونیەک جیا بکرایەتەوە، چونکە ئەلێرەوە تۆ یەکسەر دەچیت تیۆری کەم لە ڕاستیا هاتووەم دوو سیستەمە دەیەوێت تێکەڵی کە هەرگیز تێکەڵ نابن، ینی نابنەوە بە یەک سیستەم. وامەی تر دەکەوێتە دەرەوەی فیزیا. ئەوەی دەکەوێتە دەرەوەی فیزیا و یاسا تەجریبیەکان چییە؟ ئەوەیە کە هەرگیز دووپات نابێتەوە، ڕوو دەداتەوە بەڵام بە هەمان شێوە قەت ڕوو ناداتەوە. بۆ نمونە کەس ناتوانێت پێشبینی ئەوەمان بۆ بکە ساڵێکی تر چۆنیەتی بارانبارین، ینی کەیفیەتی تەوزیعی بارانبارین لەسەر کورەی زەوی چۆن دەبێت. ئەمە کەس ناتوانێت. بۆچی؟ چونکە دووپات نابێتەوە. ینی ئەمڕۆ ئەم ساڵ چۆنی ساڵی پێشوو چۆن بارانباریوە، ساڵی دواتر بە هەمان شێوە باران نابارێتەوە، بە هەمان ڕێژە نابارێتەوە، بە هەمان لە هەمان ڕۆژ و دەقا نابارێتەوە، بە هەمان سورعەت نابارێتەوە. چییە؟ بە چۆنیەتێکی جیاواز لەو چۆنیەتەی تر دەبارێت. بەڵام هەڵاتنی خۆر چییە؟ هەڵاتنی خۆر لەبەرەوەی دووپات دەبێتەوە ئێمە دەتوانین چی بکەین؟ پێشبینیەوە بکەین سبەینێ خۆر لە چ دەقەیەک هەڵدێ، لە چ گۆشەیەکی شەوە هەڵدێ. ئەمەیان چوونیەکە. کوڵانی ئاو سیستەمی چۆنایەتیەکەی چوونیەکە. و زۆر شتمان هەیە کە سیستەمەکەی ناچوونیەکە. تەنانەت ئێستا لە بایۆلۆجیا هەرگیز ئەو وێزەی کە نەوەی تازە لە ناو ئێمە دەخڵقێنێتەوە هەرگیز دوو شکل دووپات ناکاتەوە. ینی چۆنایەتەکەی چییە؟ ناچوونیەکە. لەبەرەوەی ئێمە ناتوانین تەوەقعی ئەوە بکەین منداڵێ شکلەکەی چۆنە هەتا نەبێت. ئەمانە تەوەقع ناکرێن.
بەتەوەقع ناکەنە منداڵە شعوری چۆن دەبێ ئەوە چی دەبێ پیاوکوش دەردەچێت چی دەکات چی ناکاس بێنێ ئەمە کە ڕەبتی بۆ هەیە چی لێ دێ کە بەر شتەکان دەکەوێ ئەمە لە ناویا چی دێتە دەرێ ئەمانە هیچی تەوەقع ناکرێن و هیچ دوو ئینسانێک ئەمان مێژویانی ئەمان شت دووپات ناکەنەوە ئەمە سیستەمی چۆنایەتی ناچوونیەکە ئەمە منطقەیەکی نەزانراوە علم ناتوانێت بیکاتە زانراو لەبەرەوەی علمی تەجریبی تەنها لە چیا ئیش دەکا لە سیستەمی چۆنایەتی چوونیەکە دەتوانێت یاسا دەربێنێ سەبەبەکەشی چیە سەبەکەی ئەوەیە ئەو ڕووداوە وەک بامان کەیفێت خۆی دووبارە دەکاتەوە یانی دووپات دەبێتەوە کە دووپات بوویەوە ئەو کاتێ ئەمە کات و شتەکانی تهدید دەکەین دوای ئەوە جەدوەلێکی بۆ دادەنێن و ئەو کاتە دەزانین سبەینێ چی ڕوودەدا بەڵام ئەمەش وتمان یەقینی نییە چونکە یەک دنیا هۆکاری تر هەیە دەکرێت ببنە سەبەبی ئەوەی سبێنێ ڕۆژەڵنێ دەکرێت ئەستێرەیەک لەوانەیە بە ملیارەها ساڵ جارێک بێت و بسوورێتەوە بێت بەری ڕۆژ بگرێت و ڕۆژەڵنێ یعنی ئەمانەش چی نین لە ڕاستی ئەمانەش یەقینی نین بەڵام بەهۆی دووپات بوونەوە ئێمە دەتوانین بە شکلێکی نسبی ئەوەندەی کە سەبەبەکان دەتوانین تهدیدکەین بڵێن ئەم ڕووداوە فلانە کات و لە فلانە شوێنە ڕوو دەداتەوە ئەویش بە بۆنەی ئەوە پێشتر ڕووی داوە کەواتە لێرە ئێمە منطقەیەک هەیە منطقەی نەزانراوەکانە دواتر ئەم منطقەی نەزانراوانە ناسر بە منطقەی غەیب ناوی دەبا غەیبەکە دێنێ ئەوەی کە پێشتر باسی دەکا دێنە بۆ ئێرە و لێرە وەک مەزۆی قەدەر ئیتر ڕۆشن دەبێتەوە قەدەر چییە ئەوە ڕۆشن دەبێتەوە پرسیارەکەی ناسر ئەمەیە باشە ئینسان اختیاری ئیرادەی پێدراوە ئیرادەی اختیاری پێدراوە یعنی ئیرادەیەکی دەتوانێت اختیار بکە بۆ شتێک کە دەیوێ بیکات لە عینی کاتیشا پێشتر وتومانە پلانێکی پێشینە هەیە هەموو ئەوەی لێرە ڕوودەدا لەنا ئەو پلانە هەیە و ئەوەی لێرە ڕوودەدا بەرجەستەکردنی ئەو پلانەیە وەکو چۆن لە بیناکە ئەوەی کە لەویا ڕوودەدا هەمووی لە نەخشەکە هەیە باشە هەمووی لە نەخشەکە هەیە ئێمەش لەم لاوە وتومانە ئینسان خاوەنی اختیارە ئێمە لێک جینە ئەی ئەگەر هەمووی هەیە ئیتر اختیاری چی ئەگەر ئەو شتانێک کە ڕوودەدەن هەمووی نووسراوە و ڕوودەدا ئیتر اختیار چ مانایەکی هەیە ئێوە ڕوودەدا ئیتر من بمێوە نەمەوێ ڕوودەدا ئەلێرە ئەمە تەبانە و کێشەیە کە لە مۆزۆی قەدەرە هەر کەسێک کە بێت بیر بکاتەوە تووشی ئەم کێشەیە دەبێت مەوزوعیەوەی ئایا ئێمە اختیارمان هەیە یانیمانە ئێمە بە شتانێکی زۆر سادە دەتوانین ئەوە دیاریکەن کە اختیارمان هەیە فعلەن بەڵام لەگەڵ ئەم دوانە چۆن ڕەبت دەکەیت چۆن لێک جینیە لە بینی ئەو ئیرادەی من و ئیرادەی ئەوەی کە پلانەکەی خۆی جێبەجێ دەکا ئیرادەی وە دیهێنەری گردوون کە دەیەوێت بەو پلانە گردوون ئاراسەکە بەرە و ئامانجەکەی خۆی چۆن لێک جی روز نابێ ئەمە بە پرسیارەکە ئەلێرایە بەس لێرە ناسر زۆر بەگوردی ئەم مەوزوعە بەڕاستی ینی دەرگایەک یا کلیلی چارەسەرەکەی تهدید دەکا ئەو خاڵە دیاری دەکا کە دەکرێت لێیەوە ئەم مەوزوعە چارەسەر بکرێت و ئەمە شەست دەکەم ئەلێرا ئەگەر ناسر ئەو شتانەی تر کە پێشتر باسی کردووە تەبەن لە کتێبە فەلسەفیەکانە زۆرێک لەو شتانە و تەقسیماتانەی کە هەیە ناسر کردوێتی هەیە بە تایبەتی لای ئەرستۆ ئیترە و ئەرستۆ خوێندبێتەوە یان نەیخوێندبێتەوە لە سەرچاوەکانی تر بینی بێتی یانە بەڵام تەوان ئەم هاتووە جارێکی تر بیری لێ کردوونەتەوە بە داڕشنێکی بە شێوەیەکی تر جارێکی تر بەیانی کردوێتەوە ئەوەی کە پێشتر وتمەوە لێک دژنیە لەگەڵەوەی کەوتم ئەو فەلسەفەی نەخوێندوێتەوە ئەم ئەفکارانە بار جوارێ بێ ئەم تەسنیفاتە پێی گەیشتووە بەڵام خۆی بیری لێ کردوێتەوە
لەوانەیە کۆمەڵە بنەما و تەصنیفات دەبوو بن ئەو زیاتر لەگەڵیانە ڕۆژۆ جارێکی تر بەیانێکی تازەی ئەم ئەفکارانەی کردوێتەوە ئەم بنەمایانە. بەڵام ئەمەی ئەلێرا هەیە بەڕاستی هەز دەکەم لەوانەیە سەرەداوی ئەم بابەتە و لە شوێنی تر هەبن، بەڵام ناسر ئەمەی بە ئاراستەیەکا بردووە بە ئاراستەیەک بۆ ڕوونکردنەوە. من شخصی خۆم نەمبینیوە لە هیچ کتێبێکی ترا ئەم جۆرە لە ڕوونکردنەوە لەبارەی ئەم قەزیەوە درابێ. تەمان ئەم قەزیە کە ناسر لێران پرسیارە دەیکاوە لای بنیتز دەیکا، کان دەیکا، هیگڵ دەیکات. هیگڵ باسی ڕۆحی تاک دەکات لەگەڵ ڕۆحی جیهان، ئەم دوانە چۆن هەماهنگ دەبنەوە لەگەڵێکە. و ئەم پرسیارانە وەکو پرسیار هەیە. ناسر وەڵامێکمان لە وەڵامەکان پێدەداتەوە، تەبانەوانی شەریەکە وەڵامی خۆیان بۆ ئەمە هەیە. ئەوانیش لێک دژی نابینن لە نێوان ئیرادەی تاکو و ئیرادەی کۆیی، ئیرادەی خوایی، یعنی پلانە پێشینەکە ئیرادەی من لە ناو پلانە پێشینەکە لەگەڵ پلانە پێشینەکە ئیرادەی اختیاری من لێک دژی نییە. تەبان ئەو دەڵێ لێرە لێک دژی نییە لە نێوان ئەوەی وا دیارە لێک دژیەیە، بەڵام ئەڵێ لێک دژی نییە و بۆ ئەمەش دەبێت چی بکە؟ ئارگۆمنتی هەبێ و بەڵگەکاری هەبێ ئەومان بۆ ساخکاتەوە کە لێک دژی لێرە نییە و دەکرێت لە عینی کاتە خوا بەپێی پلانەکە ئیرادەی جێبەجێبوونی پلانەکە دەرکا وەدی بێنێ و ئینسانیش ئیرادە بکە و ئەم دوو ئیرادەیە ئیرادەی خوا ئیرادەی ئینسانەکە نەفی نەکاتەوە هەر شتێک بێ ئیرادەی ئینسانەکە هەر شتێک بێت. یعنی ئەگەر ئیرادەکە لە ناو پلانەکەشان نەبێ هەر ڕەتی ناکاتەوە. ئەی باشە چۆن لە ناو پلانەکە نەبێ لە ناو پلانەکەشان نەبێ ڕەت ناکرێتەوە؟ ئەمە ینی چی؟ ئەمە لێرە دووش دەیە دەبێت لە یەکی جا بکرێتەوە. یەکێکیانەوەیە چی دەکەم و چی ناکەم لەگەڵ چی دەبێت و چی نابێت. ئەوەی دەبێت و نابێت ینی خوددا چی دەکات و چی ناکام، من چی دەکەم و چی ناکەم. کاتی ئەمە دەڵێن چی دەبێت و چی نابێت ینی لە پلانەکە چی وەدی دێت و چی ڕوودەدات و بەرجەستە دەبێت لێرە و چی بەرجەستە نابێت، لەگەڵەوەی من دەمەوێت چی بکەم و چی نەکەم. ئەگەر بیرتان بێت لە دەرسەکەی وانەکانی پێشوا من دەتوانم وتمان شتێکە و من دەمەوێت شتێکی ترە و دەبێتی شتێکی ترە. ئەوەی کە دەبێت شتێکە، ئەوەی من دەتوانم شتێکە، ئەوەی من دەمەوێت شتێکی ترە. دەکرێ شتێکەیە من دەمەوێت و دەتوانم و بەڵام نەبێت. دەکرێ شتێکە بێ من دەمەوێت و دەشتوانم و هەبێت. دەکرێ شتێکە بێ من دەمەوێت و بەڵام ناتوانم، یعنی چی؟ کە نەشمتوانی نابێت لەوانەشە ببێت، ینی بە سەبەبێکی تر ببێت، بە ئیرادەیەکی تر ببێت نەک ئیرادەی من، بەس من ناتوانم بیێنمە بوون من سەبەبەکەم. ئەمانە دەبێت بە وردی لە یەک جاکەینەوە. ئەمانەمان لە یەکتر جا کردەوە ئەو کاتە بە ئاسانی دەتوانین دەرک بەوە بکەین پەیوەندی ئیرادەی ئینسانی لەگەڵ ئیرادەی خوایی چ پەیوەندیەکە؟ ئایا ئیرادەی خوایی نەفی ئیرادەی ئینسانی دەکا یان نایکا؟